کامڕۆ کە ژمارەی چۆلەکە ڕووی لە کەمبوونە بواریان بین لە پاڵ خۆمانە ژیان بکەن لە ناو شارە. لە شاری سلێمانی کەسێک هەستاوە بە ڕاگەیاندنی پرۆژەیە کە بۆ پاراستنی هێلانەی چۆلەکەکان و ژیانی چۆلەکەکانە. من زانیاری زیاتر لە خۆی وەرەگرم زانین ئەم پرۆژەیە چییە و خۆی لە چیدا دەبینێتەوە. ئەویش خاوەنی بیرۆکەکە هەڵگوڕی ئەحمەد گەفەرمی تێرە گوێزبان چییە؟ خۆی لە چیا بینێتەوە بەنیازی چی بۆ چۆلەکەکان بکەیت؟ گوێسوان پرۆژەیەکی هونەریە و پەیوەندی لەگەڵ کای تەلارسازی و پەروەردە و ژینگەش دروست ئەکات بە کۆمەڵی قۆناغا تێپەڕێ وەکو وتت لە یەکێک لە قۆناغەکانە کە قۆناغی یەکەمە کار لەسەر دروستکردنی پەناوپاسار و هێلانەکە بۆ چۆلەکان و هەڵواسینی بەسەر ڕووکاری ئەو بینە کۆنکریتیانەی ئەمڕۆ کە هیچ وارێک نادا بۆ هیچ جۆرە گیانەوەر و باڵندەیە کە لەسەری بنووسن. بەم هێلانانە بە جۆرێکی هونەری دروست دەکرێت بۆی سەرنجی هاونیشتیمانیان ڕابکێشن و کەمێک تێڕابمێن و جۆرێک لە پێزانینیان بۆ سروشت هەبێت هەڵبەت لە ڕێی چۆلەکەوە. بۆ بە دیاریکراوی چۆلەکە ئەی وەکو باڵدارەکانی دیکە چۆلەکە یەکێکە لەو چەشنەبوانەی کە لە ناو سروشتەوە دێ بۆ ناو ژینگەی شار وەکو بڵێ وەچیلی سروشتە دێتە ناو شار لەگەڵ مرۆڤ نەبێت ناژیت. باسکەوەیە کە ئەمڕۆ کە ژمارەی چۆلەکە ڕووی لە کەمبوونە ینی جۆرێک لە کێشە لە تێگەیشتن و ئەخلاقیاتی مرۆڤی ئەمڕۆ هەیە ئەبێ کارێک بکەین کە ئەم چەشنەبوونە ئاش بکەینەوە بە شار و بواریان بین لە پاڵ خۆمانە ژیان بکەن لە ناو شارە. ئەکرێ بڵێم وەکو وتم پێم هێنەری سروشت ئەگەر کێشەیەک یان ئەگەر چۆلەکە لە شاران نەما یعنی کێشەیەک لە تێگەیشتنی ئێمە هەیە بەرامبەر ژینگە و سروشت. چێتە بۆی جێبەجێکردنەوە و یەکەم شوێنش دەچوە دەست پێکەن و چۆن ئەبێ هێلانەکان ئۆڕەدی دەستی پێ کردووە پرۆژەکە لە کارگە شوێنێکم هەیە چۆنە شوێنێکە کە ئەو شوێنە نمونەیە نییە کە لە ناسانەکە باسم کرد. لە ئێستا ماڵی خۆم تاو بووە کۆمەڵێک هێلانەی پێوەیە بۆ مێرووە باڵدارەکان بۆ کۆترە باریکە بۆ چۆلەکە و هەژمار بۆ پشیلە کراوە ئەو پشیلانەی کە دیسانەوە وەکو چۆلەکە لەگەڵ مرۆڤ نەبێن ناشین و هەنگاوی داهاتووتر کاکرێ لە هەفتەی داهاتووە دەست پێ بکەم بۆ قوتابخانەیەکی بنەڕەتی لای خۆمانە کە هەر خۆم لەوێ خوێندومە قۆناغەکانی بنەڕەتیم لەوێ خوێندووە ئێستا باخچەیە کچەکانم لەوێ تیا ئەخوێنن و پرۆژەکەش ئامانجێتی لەسەر ڕووکاری بینای قوتابخانەکانەوە دەست پێ بکا وەکو تەکنیکێک یا تاکتیکێک بۆی پرۆژەکە زوو کاریگەری خۆی دابنێ و لە ڕێی سێکتەری پەروەردەوە ئیشەکانی خۆی ئاڕاستە بکە. سپاس. زۆر سپاس بۆ هەڵگورد ئەحمەد خاوەنی بیرۆکە. بەڵێ ئەمان ئامانج لەم پرۆژەیە دانانی هێلانەیە بۆ چۆلەکەکان بۆی کە ژیانی چۆلەکەکان کە لەگەڵ مرۆڤەکاندا دەژین بمێنێتەوە ناو شارەکاندا و پەرەیان پێ بدرێت.